سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم کە دووبارە شاد بوومەوە بە دیدارتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ستۆدیۆی پەروەردەیی. لە ئەڵقەی ئەم جارەماندا دوو تەوەرمان بۆ ئامادە کردوون. لە تەوەر یەکەماندا باز لە پاراستنی ژینگە و مافی ئاژەڵانی بەپەناگە ئەکەین. بۆ ئەمە بەستەش میوانداری سەروەر قەرداغیمان کردووە، هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان. بەخێربێ کاک سەروەر بۆ ستۆدیۆی پەروەردەیی. ئەوترێ کە ژینگە و سروشت تەنها بۆ مرۆڤ نیە، بۆ زیندەوەرانی تریشە. تا چەند پاراستنی ژینگە ئەبێتە هۆی پاراستنی ژیانی زیندەوەرانی تریش؟ دیارەکە ئێمە دەڵێن سروشتیان کە دەڵێن ژینگە لە ئاژەڵ و لە مرۆڤ و لە زیندەوەران پێک دێت، نەک تەنها لە مرۆڤ. بۆیە مرۆڤ بە پێچەوانە و شتێ وەرگرتووە. مرۆڤ خۆی لە سەرەوەی هەڕەمەکە ئەبینێت و ئاژەڵیش لە خوارەوە، و باوەڕی وایان تێگەیشتنی وایە کە هەموو ئەو شتانی کە لە ناو سروشتا بوونی هەیە هەمووی لە خزمەتی مرۆڤدایە. بۆیە ئەمە تێگەیشتێکی هەڵەیە، ئەمە هاوکێشەیەکی هەڵەیە. مرۆڤیش بەشێکە لە سروشت و لە دوجارە بێ بەرپرسیارانە مامەڵە بکە. ئەسڵەن ئەرکی مرۆڤ گەورەترە بەو پێی کە مرۆڤ خاوەنی عەقڵە، بۆیە بێ بە شێوەیەکی عەقڵانە مامەڵە لەگەڵ تەواوی سروشت بکە و تەواوی ئەو بوونەوە زیندەوەرانە بکە کە لە ناو سروشتایە. لە ڕووی ڕۆحەوە هەموو ئاژەڵەکان لەگەڵ مرۆڤدا یەکسانن، هیچ جیاوازیەک نییە لە نێوان ڕۆحی بۆ نمونە ئاژەڵێک لەگەڵ ڕۆحی مرۆڤێک. ئەو جیاوازەی کە هەیە شکڵیە و ئەو جیاوازەی کە هەیە عەقلیە. بۆیە لە حاڵەتێکە ئەگەر هاتوو بۆ نمونە مرۆڤ نەعەقڵانە مامەڵەی کرد لەگەڵ دۆخی ئاژەڵان، هەر جۆرە ئاژەڵێک بێت، ئەوە کەوایە مرۆڤیش یعنی با بڵین لێرە عەقلی وجودی نابێت، لەگەڵ ئاژەڵەکە بە هەمان شێوە هاوتا دەبێتەوە. ئەو هۆکارانە چین کە پیسبوونی ژینگە دروستی ئەکا لەسەر زیندەوەرانی تر، لەسەر زیندەوەرە ئاویەکان، ئەو زیندەوەرانەیە کە لەسەر خاکە ژین یاخود لەسەر باڵندەکان دروستی ئەکا. ئەو پرسیارە منوا بە گونجاوتری زانم بڵین ئەو هۆکارانە چین کە مرۆڤ دروستی ئەکەن یان ئەبن بە هۆکار بۆ مەترسی لەسەر زیندەوەرەکان؟ کاتە مرۆڤ هۆکاری سەرەکیە. مرۆڤ هۆکاری سەرەکیە لە پێش هەموو بوونەوەرەکانی ترەوە. دیارە بەتایبەت لە کوردستانە چەندین هۆکاری جیاوازمان هەیە. یەکێک لەو هۆکارە سەرەکیانە دەرهێنانی نەوتە وە گواستنەوەی نەوتە، چکە ئەم نەوتەکە بۆ نمونە گوازرێتەوە زۆرجار لە ڕێگەی تەنکەرەوەی کەم تەنکەرانە وەرئەگەڕێن، ڕاستەخۆمە تێکەڵ بە سەرچاوە ئاویەکانە بێ و بەشێکی زۆر لە زیندەوەرەکان لە ناو ئاوەکانە ئەمرن بەهۆی ئەم نەوتەوە. وهروەها دووکەڵی ئۆتۆمبیلەکانە کە ئێستا لە کوردستانە نزیکەی 1,500,000 ئۆتۆمبیل زیاتر لەمە تۆمار کراون. ئەمە جیا لە ئۆتۆمبیلانی کە با بڵین تۆمار نەکراون. وهروەها ئەو کارگەکانی هاڕینی گەچە، کارگەی چیمەنتۆیە و نەبوونی کارگەی ڕیسایکلینە و تێکەڵبوونی پاشماوەی نەخۆشخانەکان و مادە قورسەکانە بە زبڵی ئاسایی و چەندین هۆکاری تر. هەموو ئەمانە پێکەوە ژینگەی نەک تەنها ئاژەڵەکان یان بوونەوەرەکانی تر لە ناو سروشتە، بەڵکوم تەنانەت ژینگەی زەوی، ژینگەی مرۆڤ خۆشی پیس کردووە، مرۆڤ خۆشی ڕوبەڕووی مەرگ و کارەسات کردوتەوە. با بڕۆین سەردانی نەخۆشخانەی هیوا بکەین و بڕۆین بە دوواداچوون بکەین، بزانین هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە چییە. ڕێکخراوی WHO کە ڕێکخراوی تەندروستی جیهانیە 3 هۆکاری سەرەکی بۆ توشبوون بە شێرپەنجە دیاری کردو. یەکێک لە هۆکارە سەرەکیەکان پیسبوونی ژینگەیە. بۆیە لە دوجارە پیسبوونی ژینگە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ، کاریگەری لەسەر تەندروستی یان ژیانی تەواوی بوونەوەر و زیندەوەرەکانی تریشەیە کە لە دوجارە هەر مرۆڤ لێی بەرپرسە. زۆر ڕاستە. لە هەرێمی کوردستاندا ئاژەڵانی سەر شەقام یاخود بێپەناگە هەن. ئێوە وەکو داکوکاری مافی ئاژەڵان چیتان کردووە لەم بوارەدا؟ دیارە کە دەڵێن ئاژەڵانی بێپەناگەم بەسمە لە ئاژەڵانی بێپەناگە سەگ و گوێدرێژ و پشیلەیە. ئەو سێ جۆرە ئاژەڵی کە لە پێش دروستبوونی مرۆڤەوە توانیوانەخوایان لە ناو سروشتا بگونجێنن. کاتێک کە مرۆڤ هاتووە ئەم ئاژەڵانی لە ناو سروشتا دوور خستوتەوە بە مەبەستی سوود لێوەرگرتنی تاکە کەسی، کەڵکی لێوەرگرتوون بە مەبەستی گواستنەوەی شتومە یان مەبەستی پاسەوانی. و لە دوجارە لە ئەمڕوا کە مرۆڤ ئیشی بەم ئاژەڵانە نەماوە، ئەم ئاژەڵانە گیریان خواردووە لە نێوان سروشت، لە نێوان شارستانێتی مرۆڤ. نەوەی کە جارێکی تر بتوان لەگەڵ سروشتا خۆیان بگونجێنەوە، نە ئەوەشە کە مرۆڤەکان دەستی سۆز و بەزەییان بۆ ڕابکێشن و بتوانن ژیانێکی گونجا و شایستیان بۆ دابین کەن. بۆی ئەمانە ڕۆژانە ڕوبەڕووی دەستدرێژی جۆرا و جۆر ئەکرێنەوە کە دەڵێن دەستدرێژیان توندوتیژی هەموو جۆرە دەستدرێژیەکان، لە کوشتن، لە سەربڕین، لە هەڵواسین، لە ڕاکێشان بە دوای ئۆتۆمبیلەوە، لە بریندارکردن، هەتا ئەگاتە کوشتن و ژارد خواردکردن. باشە هۆکاری ئەمە گەڕێتەوە بۆ چی؟ ئەمە گەڕێتەوە بۆ چەند لایەنێک. لە ڕاستیان نەبوونی پەروەردەی ژینگەیی بۆ تاک لە باخچەی مناڵانەوە هەتا ئەگاتە دوهەمین ئاستی خوێندن، و نەبوونی پەروەردەی ژینگەی خێزانی، و نەبوونی ڕۆڵ یان دەور و کاریگەری میدیا. چکە ئێمە کۆمەڵێک کەناڵی ئاسمانیمان هەیە، ینی چەندین تەلەڤیزۆنی کەمان هەیە، تاوەکو ئێستێمە بەرنامەیەکی تایبەت بە ژینگەیمان نییە کە تایبەت بەم پرسە بۆ نمونە هەوڵ بدا بۆ وشیارکردنەوەی تاک لە ناو کۆمەڵگە. کە لە دوجارە هەموو ئەم ئاژەڵانە وە بێباکی حکوومەت لەوەی کە
چونکە حکومت تەنها بەرپرسیار نییە بەرامبەر بە ژیانی مرۆڤ حکومت یان دەسەڵات یان هەر جۆرە حکومەتێک لە تەواوی دنیا بەرپرسارە بەرامبەر بە ژیانی ئاژەڵە چی کێوەکان وچی ماڵێکان وچی بێپەناگەکان کە ئەمە لێرانەش جارێکی تر حکومەتی هەرێمی کوردستان تەنها بێباک نەبوو بەرامبەر بە مرۆڤ بەڵکوم بێباک بۆ بەرامبەر بە زیندەوەرەکانی ژوە دەستی لێبەرداون بۆیە و نەک تەنها دەستی لێبەرداون تەنانەت لەلایەن هۆبەکانی ڤەتەنەریشەوە ڕوبەڕووی ژارد خواردکردن و کوشتن ئەکرێنەوە. وە لە دوجاریشا ئەمە بۆ ڕێگەی چارەسەر ئەبێت کە ئەبێت قانونێک یان یاسایەکی تایبەت لە کوردستانە دەربچێت بۆ پارێزگاریکردن لە مافیاژ ئەم ئاژەڵانە و قەدەغەکردنی هەر جۆرە دەستدرێژی تونند و تیژێک بەرامبەر بەم ئاژەڵانە و هەروەها لە ڕێگەی دروستکردنی شێڵتەریشەوە کە پەناگە دروستکرێت لەناو پارێزگاکانە سەرجەمەوە ئاژەڵانی کە لەسەر شەقامەکان هەن لە ناو گوندەکان ناحیەکان هەر شوێنەکەن بگوازرێنە ئەو پەناگەی و لەوێەوە لە ڕێگەی تۆمارێکەوە هەموو ئاژەڵانە تۆمار بکرێن و دواتر ئەم ئاژەڵانە نەشتەرگەریان بۆ ئەنجام درێ بۆی ڕێگە لە زاوزیان بگرێت ئەم ژماریان زیاد نەکە بۆی سنووردار بکرێن و ڕێگە بگرێت لە مەرگ و کوشتنیان. ئێوە بەڕێستان هیچ یاسایەکتان پێشکەشی پەرلەمان کردو یاخود هیچ پرۆژێکتان پێشکەش کردو بۆ ئەوەی کە بۆ مافی ئەم ئاژەڵانە دیارە ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان کە ڕێکخراوێکی تایبەتمەندین بە پەروەردەی ژینگەی و یاسای ژینگەی ئێمە لە ساڵێک و 2 مانگ پێش ئێستا پرۆژە یاسایەکمان ئامادە کرد کە لەلایەن چەندین کەسی یاسایی و پسپۆڕی ئەم بوارە ئامادەمان کرد و دواتر چوینە سەرۆکایەتی پەرلەمان لەوێ هەموو فراکسیۆنەکانمان بەبێت جیاوازی بینی لە گەورەوە بۆ بچووک پرۆژەکەمان پێشکەشکردن و داوامان لێکردن کە پاڵپشتی لەم پرۆژەیە بکەنەوە پرۆژەی خۆیان بزانن هەمویان بەڕاستی بەڵێنیان داوتیان ئێمە ئەم پرۆژێ بە گرنگ ئەزانین و پاڵپشتی لێەکەین بەڵام لە دوجارە تەنایەک فراکسیۆن لە ڕاستیا پاڵپشتی لەم پرۆژەیە کرد کە فراکسیۆنی یەکگرتوو بووە لەگەڵ کۆمەڵێک لە ئەندامانی تری پەرلەمان ئیمزای پێویستی بۆ کۆکرایەوە 2 مانگ پێش ئێستا و ئەم پرۆژەیە لەگەڵ پرۆژەیەکی ترمان پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە بۆی بکرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە و خوێندنەوە یەکەمی بۆ بکرێت و ئەگەر دەنگی پێویست بێنێت ئەو کات دەبێت بە یاسایەک و کات لە کوردستانە وەکو چۆن یاسای تایبەت یان ڕێنمایی تایبەت هەیە بۆ پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان و کوشۆکانی کێوی لە ناو سروشدا بە هەمان شێوە ئاژەڵانی بێپەناگەی وەکو سەگ و گوێدرێژ و پشیلەش یاسایەکی تایبەتمەندیانە بێ و بەپێی ئەو یاسایەش هەموو جۆرە دەستدرێژی قەدەغە کراوە و حکومەتیش ئیجبارەکە بە ئەوەی کە لە جیاتیەوەی بیان کوژێ شێڵتەریان بۆ دروست بکات و بتوانێت لەناو پەناگانە کۆیان بکات. بەڵام ئەم یاسایە تا ئێستا کاری پێ دەکرێت لە ئێستادا ئێستا پرۆژە یاسایە ئەبێ پەرلەمان لە پەرلەمانە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت و دواتر دەنگی پێویست بهێنێت ئەو کات کە بوو بە قانون لە ڕۆژنامەی وەقای کوردستان بڵاوەکرێتەوە و حتممە نەبێ و کات بەرکاربێت و کاری پێ بکرێت. زۆر باشە. مەبەستمان ئێستا هەندێک جۆری ئاژەڵ هەیە لەلایەن مرۆڤەوە ئازارە درێت تەنانەت ئێمە لە سۆسیال میدیاشە ئەمە ئەبینین لەلایەن مرۆڤەکان و هۆکاری ئەمە گەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە خۆشەویستیمانە بۆ ئەم ئاژەڵانە یاخود لە مناڵیەوە فێر ناکرێن هۆکاری ئەمە گەڕێتەوە بۆچی؟ ئەو ئاژەڵانە بەتایبەت بەست چ جۆرە ئاژەڵێکە مەسەن ئاژەڵە بێپەناکانی بەڵێ بێپەناگەکان بەڵێ دیارە ئەمە وەک پێشتریش من ئاماژەم پێکرا ئەمە گەڕێتەوە بۆ نەبوونی پەروەردەی ژینگەی چکە پەروەردەی ژینگەی گشتگیرە یعنی کە دەڵێن پەروەردەی ژینگەی واتە فێرکردنی تاگ یان مناڵێک لەسەرەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئاژەڵێک بکە لەگەڵەوەی کە چۆن بۆ نمونە ئاژەڵێکە بینێت لە جیاتیوی لێ بترسێ ئامێزی سۆز و میهرەبانی بۆ بکاتەوە باڵندەیەک لە هاوی ناکە بۆ نمونە بێ ئاوە بێ لەسەربانی خانۆکانیان ئاوی بۆ دابنێ بۆی بیخوات لە زستانە کاتێکە بەفر ئەبارێت بتوانێت خۆراک و دانەوێڵی پێویست بەرێ بۆ ئاژەڵ و باڵندەکان بۆ ئەوەی کە بتوانن سوودی لێ ببینن. بەڵام ئێمە لە باشووری کوردستانە ئەوەی کە فەرامۆش کراوە بابەتی پەروەردەی ژینگەیە بە هیچ جۆرێک ئەم لایەنە خەمی لێ نەخوراوە بۆیە ئێمە پێش 2 ساڵ لەمەوە بەرکارکردنی ڕێکخراوەکەمان ینی ئامانجی سەرەکیمان لەسەرەوە چڕ کردەوە کە ئێمە هەموو هەوڵەکانمانیان هەموو کارەکانمان تایبەت کردمە پەروەردەی ژینگە و یاسای ژینگە و لەم ڕێگەیەش ئەوەی کە ئێمە هەوڵمان لەسەرداوە یەکەم دانانی پرۆگرامێکی تایبەتە بۆ مناڵانی باخچەکەم پرۆگرامە ئەزمون کراوە لە ناو زۆربەی باخچەکانە و هەروە ئێسێمە کار لەسەرەوەکەین کە پرۆگرامی پۆلی 1 و 2 3 و 4 دابنین بۆ ئەوەی پرۆگرامی ژینگەی بێت تا کۆتایی ساڵی داهاتوم 4 پرۆگرامی تریش ئامادە ئەبن و دواتر ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی پرۆگرامەکانی پەروەردە و وەزارەتی پەروەردە پەیوەندیمان ئەبێت بۆی کە بتوانین باوەڕیان پێبێنین کە ژینگەش ئەبێ بکرێت بە وانەیەک لە ناو ناوەندەکانی خوێندنە بۆ ئەوەی لە ڕێگەی باخچەی مناڵانەوە مناڵ فێری خۆشویستنی ژینگە بکرێت فێری خۆشویستنی باڵندە بکرێت فێری ئەو بێت کە ڕێز لە سەرچاو ئاوەکان بگرێت فێری ئەو بێت کە ڕێز لە درەختێک بگرێت کاتێکە بەسەر جادێک بەسەر شەقامێکە ئەڕوات لە قوچڵی درەختەکان نشکێنێتەوە کاتێکە لەگەڵ خێزانەکەی ئەچێتە گەشت و گوزار بتوانێت لەو ناوچانەی کە ناوچەی گەشت و گوزارین پاشماوەکانی خۆی هەڵگرێتەوە بیگەڕێنێتەوە بۆ شارەکان لە شوێنی تایبەت دایبرێن نەک ئەوەی کە فڕیدادە ناو سەرچاو ئاوەکانەوە و ئاگر بکاتەوە هەر جۆرە پێشەلکارێکی تریژین پیسکردنی سەیرانگاکان تا چ ڕادێک کاریگەری هەیە لەسەر ژیانی ئاژەڵان ئەمە پرسیارێکی زۆر بەجێ چونکە ئێمە بە تایبەت لە بەهارانە ینی با بڵین
خەڵکی یان دانیشتی کوردستان ڕوو لە ناوچە گەشتیارەکان ئەکەن لەم وەرزاکە ڕوو لە ناوچە گەشتیارەکانەکەن زۆرێک لەو پاشماوانی کە هەیە نایگەڕێنەوە بۆ شارەکان و فڕێدەن ئەو شوێنانی کە با بڵین شوێنی ئاوەدانی مرۆڤن نزیکن لێەوە کە با بڵین ئاژەڵی ماڵیان هەیە وەکو مانگایان وەکو بزن زۆرێک لەمانە هەبووە بەو پێی کە بۆ نمونە پاشماوەیەکی پلاستیکی خواردووە ئەم ئاژەڵە مردووە یعنی خەڵک هەیە بە چەندین ئاژەڵی مردووە لەبەر ئەوەی کە مرۆڤ پاشماوەکانی خۆی تێفڕێداوە وەجیا لەمە ئەو شوێنانی کە بەتایبەت نزیکی سەرچاوە ئاوەکانن وەکو ناوچە گەشتیارەکانی وەکو بەنداوی دوکان وەکو دەربەندی خان و چەندی سەرچاوی تری ئاو گەشتیارەکان لەو ناوچانە کە کۆبنەوە پاشماوەکانی خۆیان فڕێدن ناو سەرچاو ئاوەکانەوە بەهۆی ئەوە کە ئەو زیندەوەرانی ناو ئاوەکەشان بە هەمان شێوە ئەوانیش ئەمرن یاخود ئەگەر نەمرن کاریگەری خراپیان لەسەر دروستەکە کاتێک کە تۆ بۆ منە گۆشتی ماسیەک ئەخۆی یاخود کاتێک کە تۆ شیری مانگایەک دەخۆی یاخود کاتێک کە تۆ گۆشتی بزنێک ئەخۆی بە هەمان شێوە ئەمانە هەمووی کاریگەری لەسەر لایانی تەندروستی تۆ دروست دەکاتەوە بێ ئاگایانە لەوەی کە تۆ خۆت بووی بە هۆکاری ئەوەی تۆ خۆت تووشی شێرپەنجە ببیت یاخود تووشی هەر جۆرە نەخۆشیەکی تر ببیت زۆر ڕاستە ڕاوکردنی ئاژەڵان و دوورخستنەوەیان لە شوێنی سروشتی خۆیان تا چەند کاریگەری هەیە ڕاوکردنی باڵندەکان یاخود ئاژەڵەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانی زیندەوەران دیارە وەکو چۆن مرۆڤ مافی ژیانی هەیە بە هەمان شێوە ئاژەڵ و باڵندەکێوەکانیش بە هەمان جۆر مافی ژیانیان هەیە و بۆ ئەم لایەنش بە تایبەت لە باشووری کوردستانە یاساویان ڕێنمایی تایبەتمەند هەیە کە هەموو جۆرە کوشتنی ئاژەڵ و باڵندەکانی بە تایبەت کێوەکانی قەدەغە کردووە کە دەڵێن هەموو بوونەوەرەکانی ناو سروشت مەبەستمان لێی تەنانەت مارە دووپشکە و هەر جۆرە زیندەوەرێکی تر هەتا تەنانەت بەپێی یاسا پارێزگاری لە هێلانەی حاجی لەقلقێک یاخود هەر جۆرە باڵندەیەکی تر کراوە لە ناو سروشتە بەڵام بەداخەوە ڕۆژانە لەلایەن خەڵکانێکی نابەرپرسەوە بەتایبەت ئەو خەڵکانەی کە دەسەڵاتیان هەیە کە دەڵێن دەسەڵات هەم دەسەڵاتی مادی هەم دەسەڵاتی سەربازی هەم دەسەڵاتی سیاسی هەیە کە یاخود ئەوەی کە بۆ نمونە بۆ خەڵکێکی ڕاوەکە کە ئەم جۆرە دەسەڵاتانی هەیە و پاڵپشتی ئەکرێەوە چەندینە لە نمونانەشمان بینیوە ڕۆژانە بێباکانە ڕاوی ئەم جۆرە ئاژەڵ و باڵندانەکەن و ڕوبەڕووی مەرگیان ئەکەنەوە و ئەم کەسانە لە سەروی یاساون بە هیچ جۆرێک یاسا ڕوبەڕووی زیندان و سزایان ناکاتەوە کەمە لە دوجارە هەر ئەم کەسانێ یاخود کەس ڕوبەڕووی سزا نابێتەوە لەو کاتەیە خەڵکانێک ڕوبەڕووی سزا ئەکرێنەوە ڕاپێکی با بڵین پۆلیسی دارستان و ژینگە بە ئەرکی خۆی هەڵەسێت بە تایبەت بۆ ئەو کەسانی کە با بڵین دەسەڵاتی سەربازی و هێزی سیاسی و پارە و ئەو شتانەیان نییە ئەمانە ڕاپێکی دادگاکانەکەن بەڵام زۆر جای لەلایەن دادگاکانەوە ئەسڵەن زۆر دادوەری بەڕێزەی هەر ئاگداری ئەو قانونانە نییە کە لە کوردستانە هەیە تایبەت بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان بە سزایەکی زۆر کەم یعنی بۆ نمونە کوشتنی یەک ئاژەڵی کێوی یان بزنی کێوی غەرامەکەی 10 ملیۆن دینارە ئەگەر بەچکێک لە ناوسکی بێتە 20 ملیۆن ئەگەر دوو بەچکە لە ناوسک بێتە 30 ملیۆن دینار ئەمە جیا لەوەی کە تەواوی چەکەکەی دەستی بەسەرا ئەگیرێت و مەجگە لە غەرامە مادیەکەم کەسە زیندانی ئەکرێت بەڵام لە کوردستانە بۆ نمونە مەسەن لە گەرمیانە خەڵک هەیە کە مامۆستای زانکۆ بوو یعنی ئەم شتە زۆر عەجیبە مامۆستای زانکۆبی بچی ئاژەڵێک بکوژی کە دوو بەچکە لە ناوسکی بێت تەنها تۆ شەو ڕۆژێک بگیرێت و دواتر ئازاد بکری و غەرامەکەی تۆش چەندێک بێت 25,000 دیناری عێراقی یعنی ئەم کێشانە هەیە جیا لەمەیتر من بۆ خۆمێکێکم لەو کەسانی کە با بڵێم داکۆکیم لە مافی ئاژەڵێک کرد کە دوو بەچکە لە ناوسکیا بوو بزنێکی کێوی بوو لە دەربەندی خان لە جیاتیەوەی کە بۆ منە و کەسانی کە ڕاوی ئاژەڵەکان کردو ئەوان بخرێنە زیندانەوە و دادگا سزای تون بەسەرەوانە بسەپێنێ منی دەستگیر کرد بۆیە من 14 ڕۆژی ڕێک لە زیندانە بووم لە هەمانە و زیندانە بووم کە و کەسانی کە تۆمەتبار بوون بە کوشتنی ئەو ئاژەڵە منیش لە هەمانە و ژوورا زیندانی کرابوو لە کاتێکا من داکۆکی کەرم لە مافیە ماژەڵانە لە کاتێکیش ئەو کەسانی تر کە بۆ نمونە مەسەلەن ڕاویان کردووە بۆیە لە کوردستانە بەڕاستی ئەڵەم شتەکان هەمووی سەر و ژێر بۆتەوە یعنی هیچ شتێک لە شوێنی خۆی کەسانە بەو پێ بێ بەردەوام ئەبن لەسەر ئەو کارەیان بەدڵنیاییەوە ئەمە واشەکە کە بۆ نمونە بەشێک لەو خەڵکانی کە با بڵین وەکو چالاگوان کە کارەکەن خاو ببنەوە ئەگەرچی بۆ نمونە بەڕاستی ئێمە زیاتر هەنداوە کە ئێمە هەوڵی زیاتر بدەین وە کارەکانمان زیاتر چڕکەینەوە چکە دەزانین بەڕاستی لە باشووری کوردستان ژینگە بێکەسە و ئەسڵەن ئەرکی حکومەتەکە ڕێگری لەم دەستدرێژیانە بکات بەڵام حکومت خۆی دەرفەت ئەڕەخسێنێ بۆ کردی تایبەت بۆ کەسانی کە دەسەڵاتیان هەیە بە هەر جۆرێک بێ دەستدرێژی و پێشێلکاری ژینگەی بکات یعنی هەموو شتێک بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ بەپارە کە ڕۆژانێک دێک ئێمە تێدەگەین لەوەی کە پارە ناخورێت سەبارەت بۆ ئاژەڵانی کە بێخاوەنینیان پێ پەناگەن چی کرا بۆ ئەم ئاژەڵانە تا ئێستا هیچ شوێنێکی ڕسمی هەیە لەلایەن حکومەتەوە کە پاڵپشتی بکرێت هەتا ئێستا لە باشووری کوردستانە هیچ جۆرە پەناگەیەکی تایبەت لەلایەن حکومەتەوە نییە ئەوەی کە هەیە هەوڵی تاکە کەسی هەوڵی ڕێکخراوەکانە بە خۆشحاڵیەوە لە ئێستا لە باشووری کوردستان
یعنی خەڵکانێکی ئاژەڵدۆست هاتوونەتە پێشەوە و ڕێکخراوێکی ئەکتیڤ هاتوتە پێشەوە تایبەت لە بابەتی ئاژەڵ پارێزیە کە بۆ نمونە مەسەل لە سلێمانی ڕێکخراوی پاکۆ هەیە کە یەکێک لەو ڕێکخراوانەی کە تۆ هەر کاتێک کە هەست بە ئازاری ئاژەڵێک بکەیان ببینی بریندارە ڕاستەخۆ ناچارەبی کە پەیوەندی بەستەنها بەوانەوە بکەی هەم دەستێکی ئەمانەوە پارێزگاریشیان لێکە کەمان هەوڵیان داوە بەڕاستی ئەوەندەی پێیان ئەکرێت لە توانایان هەیە ئەو ئاژەڵانی کە برینارەکرێنەمان بتوان چارەسەری بکەن ئەو ئاژەڵانی کە بۆ نمونە بێپەناگەن یاخود خەڵکانێک نییە کە خاوەنداریەتیان بکە کە دەڵێن ئاژەڵەکان بەسمان لێ پشیلەشە تەنها سەگنا وە گوێ درێژیش وەم ئەم خەڵکانە ئەم ڕێکخراوە بتوانێت خەڵکانێکی بۆ بدۆزێتەوە کە بتوانێت بیگرێتە خۆ بۆی پارێزگاریان لێ بکە و جا لەوەش ئێستا هەوڵیان داوە بۆ ئەوەی کە کۆمەڵێک ئاژەڵ لەسەر ئەرکی خۆیان نەشتەرگەریان بۆ ئەنجام دەن بۆی ڕێگە لە زاوزێکردنیان بگرن چکە ئەگەر ڕێگەیان لێ نەگرن ئەوە عەدەدی ئەم ئاژەڵانیان ژمارەی ئەم ئاژەڵانە زیاد دەکات کە ئەو کات مامەڵەکردن لەگەڵانە زەحمەت دەبێت. هۆکاری زۆربوونی هەندێک جۆری ئاژەڵ وەکوتت بە تایبەت سەگ لە ئێستادا ئەگەڕێنی تۆ بۆچی هیچ کراوە تا ئێستا بۆ ئەمە؟ خۆی ئەمە ینی بە جۆرێکی تر لە ساڵەکانی ڕابردووە سەگەرۆکو ئێستا بووە هیچ زیاد و کەمێک نەبووە تەنا ئەوەیە کە لە ساڵەکانی ڕابردووە کاتێک ئەم ئاژەڵانە هەبوون ڕاستەوخۆ لەلایەن هۆبەکانی ڤێتەنەریەوە کوژراون بۆ چکە چا لە گوانانی ژینگەیان ڕێکخراوەکانی ئاژەڵ پارێزی یان ژینگەی کەم بوون و دەور ڕۆڵیان کەم بوو بەڵام کاتێک ئەم ڕێکخراوانە دێنە مەیدانەوە و چالاکی ئەنوێنن و فشار لەسەر حکومەت دروستەکەن و بە حکومەت ئەڵێن یعنی تۆ چۆن بەرپرسیاری بەرامبەر بە مرۆڤ بەرپرسیاری بەرامبەر بە ئاژەڵێک و بە پزیشکانی ڤێتەنەری بە هۆبەکانی ڤێتەنەریڵن چۆن بۆ نمونە نەخۆشخانەیەک ئەرکی چارەسەرکردنی مرۆڤە و پزیشکیەک لە ناو نەخۆشخانەیەکە ئەرکی چارەسەرکردنی مرۆڤە بە هەمان شێوە تۆش لە ڕێگەی هۆبەکانی ڤێتەنەری و ئەرکی تۆش چارەسەرکردنی ئەم ئاژەڵانەیە و ئەرکی پزیشکێکی ڤێتەنەری چارەسەرکردن نەک کوشتن و نەک ژارد خواردکردن بۆیە کاتێک کە تۆ دێی ژارد خواردی دەکەی یان دەیکوژی تەواو ئەمە کردێکی نەئەخلاقیانە ئەنجام ئەدەی بەرامبەر بۆ پیشەیە کە تۆ بۆی دامەزراوی یاخود تۆ بۆت خوێندووە بۆی ئەم فشارانە کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە حکومەت ئەو هەوڵانەی ئەو هەوڵە ڕێکخراوانی کە لە ڕابردووە داوێتی و ئەنجامی داوە بۆ کوشتن و ژارد خواردکردنی ئەم ئاژەڵانە ئەم هەوڵانە بە جۆرێک لە جۆرەکان کەم کاتەوە یاخود بە جۆرێک ترسی لە ڕێکخراوەکان نیشتووە ئەگەر ئەنجامیشی بدا بە چۆنەڵی بە شاراوەی ئەم پرۆسێ ئەنجام بدا کە ئەمە وای کردووە بە جۆرێک لە جۆرەکان ئێستا تۆ عەدەدێکی زیاتریان ژمارەیەکی زیاتر لە ئاژەڵە بین بۆ نمونە دەربەنی خانێکێکە لەو قەزانی کە لەسەر ئاستی نەک تەنها کوردستان هەموو عێراقیش ئاژەڵی تیان ناکوژدێ و شەڕەسەگی تیان ئەنجام نادرێ و تەنانەت ژەهری کوشتنی ئاژەڵیشی تا نافرۆشێت ناو دوکانەکانە کە تۆ کاتێکە بۆ نمونە بە شەقامی گشتیەکی دەربەنی خانە تێپەڕی چەندین جۆر ینی سەگ ئەبینیتەوە کە بە ئاسایی وەکو مرۆڤەکان هاتوچۆکەن بەبێ ئەوەی نەم ئاژەڵەکان بوون بە مەترسی بۆ مرۆڤ نە مرۆڤەکانیش بوون بە مەترسی بۆ ئاژەڵ بۆچی ئاسایی لەسەر شەقامێکی گشتیان مرۆڤ ڕێبکە بۆچی ئاساینی ئاژەڵێک ڕێبکە زۆر ڕاستە هۆکارچیە ئێمە لە دەرەوە ئاژەڵە هێنین لە کاتێکا کە وەکو بەڕێستان وتان کە لە ناو کۆڵانەکانە ژمارەیەکی زۆر ئاژەڵ هەیە بەڵام ئێمە پەنا ئەبینە بەر ئەوەی کە لە دەروی وڵات ئاژەڵێ بێنین بە خێویکەین لە کاتێکا بێ پارەیەکی زۆری پێبێ هەندێک ئاژەڵ هەیە بە 4-5 وەرەقە ئەکردرێ بەڵام یارمەتی و ئاژەڵانی خۆمان نادەین جیاوازیەکە لە بینی ئەم ئاژەڵانە ئەسڵەن بە پێچەوانەوە ئەمە ئەسڵەن تاوانێکی گەورەی بەرامبەر بەم مرۆڤانە بەرامبەر بەم ئاژەڵانە ئەنجام ئەدرێ ینی تۆ لە دوجارە بۆ نمونە وەکو مرۆڤێک دژی ئەوەی کە بۆنە بازرگانی بە مرۆڤەوە بکرێ دژی ئەوەی کە بۆ نمونە مەسەلەن مرۆڤێک بە زۆر لە ناوچەیەک و برێ بۆ ناوچەیەکی تر ئەی بۆچی تۆ وەکو مرۆڤێک بیر ناکەیتەوە و عەقڵت ناخەیتە گەڕ و بیر لەم لایەنە ناکەیتەوە کە بۆ نمونە بڵێ چۆن ئەبێ ئاژەڵێک لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر بگوازرێتەوە لەسەر خواستی تۆ باشە و لە هەمان کاتا تۆ ئاژەڵێک بۆ نمونە مەسەلەن بازرگانی پێوەکەی بڕۆی بڕەپارێکی پێ بدەیت ئەم شتە بەڕاستی منە گەڕنمەوە بۆ لایەنی عەقڵی مرۆڤ و لایەنی دەرەنجامی بیرنەکردنەوەی مرۆڤە بۆ یەکێتە ئەوەی کە بۆ نەخواستی لەسەر ئاژەڵێک دروستەکە لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەکی تر وە بڕەپارێکی پێ بدە ئەسڵەن لە ڕووی هاوکێشەی ئاژەڵ پارێزیەوە مامەڵەکردنی بازرگانی یان ئەنجامدانی مامەڵەی بازرگانی بە ماژەڵانەوە ئەمە پرۆسەیەکی تەواو نەئەخلاقیانەیە و پرۆسەیەکیشە دژی بنەماکانی مافی ئاژەڵانە چکە ئێمە چۆن جارنامەی گیانی مافی مرۆڤمان هەیە بە هەمان شێوە جارنامەی گیانی مافی ئاژەڵانیشمان هەیە وەکو چۆن داکۆکی لە مرۆڤ کراوە بە هەمان شێوە داکۆکی لە مافی ئاژەڵانیش کراوە بۆیە ئەمە بە پێچەوانەی تەواوی ئەم جارنامەیەوە بنەماکانی ئەم جارنامەیەوە تەواو پێچەوانەی بنەماکانی مافی ئاژەڵ پارێزیە لە تەواوی جیهانە کاتێک کە تۆ ئەم کردەیە ئەنجام دەیت
ڕێکخراوەکانی پاراستنی مافی ئاژەڵان چیان کردووە تا ئێستا تا چەند توانیوانە ببنە داکۆکاری مافی ئاژەڵان؟ دیارە لە کوردستانە ڕێکخراوی ژینگەی بەگشتی ینی کە دەڵێ ژینگەی وەسما لێ ئاژەڵ پارێزیشە زۆرن نزیکەی 150 ڕێکخراومان هەیە بەڵام لەمانە بەڕاستی بە پەنجەکانی دەست ئەژمێرێن لە پرسی ژینگە کە کارەکەن بۆ من لە سلێمانێ تەنایەک ڕێکخراوی ئاژەڵ پارێزی ئەکتیڤت هەیە یان چالاکت هەیە لە هەولێرا بە هەمان شێوە لە دووهۆکا بە هەمان شێواتە ئەتوانین بڵێن لە کوردستانە ئەوەی کە جموجوڵی هەیە ئەوەی کە چالاکە ئەوەی کە بەدەم ئازاری ئاژەڵەکانەوە ئەڕوا ئەوەی کە خەمی ئاژەڵەکانی لە کۆڵ ناوە تەناب 3 بۆ 4 ڕێکخراوی ئاژەڵ پارێزین لە باشوورا کە ئیش ئەکەن و بەڕاستیش زۆر چالاکانەوە زۆر ینی مردانە هاتوونەتە مەیدانەکەەوە و کار ئەکەن و فشار دروستەکەن لەسەر حکومت بۆی ڕێگری لەم دەزیرەژانە بکە و هەوڵ بۆ چارەسەرکردنیم کێشەیە بدات و لەم لایەنی ترەوە هەوڵ ئەدا کە دۆخی ئاژەڵەکان بگەێنێ بە دۆخێکی باش و هەروەها هاوڵاتیانی ژوشیار و بە ئاگا بێنێتەوە لەسەرەوەی کە پارێزگاری لە دۆخی ئەم ئاژەڵانە بکەن. بەدڵنیایەوە کاک سەروەر ئەگەر باس لەم کەسانە بکەین کێن ئەم کەسانی کە پێیان دەوترێ ئاژەڵ دۆست؟ کەسانێکە کە ینی جیاوازی نەکا لە نێوان بە کوردی مرۆڤ و ئاژەڵ ینی ئەم شتێک کە بۆ نمونە مەسەرەن تۆ دەڵێ ئاژەڵێک لە نێوان مرۆڤێک هیچ جیاوازی نیە بەڕاستی من بۆتە سەلمێنم کە هیچ جیاوازی نیە ینی جیاوازیەکە ئەو لایەنی کە بۆنە ڕۆحی ئاژەڵێک لەگەڵ ڕۆحی مرۆڤێک هەریەکە و کاتێک کە تۆ چۆن بۆ نمونە خەم لە ژیانی خۆت دەخۆی وەکو مرۆڤێک یان خەم لە ژیانی مناڵەکەتە خۆی بە هەمان شێوە خەم لە ژیانی ئەم ئاژەڵەش خۆی چکە لە دوجارە ئاژەڵەکان بەرپرسیار نین بەرامبەر بە مرۆڤەکان بەڵام مرۆڤەکان بەرپرسیارن بەرامبەر بە ئاژەڵەکان و کاتێکیش تۆ بۆ نمونەکە تۆ عاقڵی دەبێت بە عاقلانە مامەڵە لەگەڵ دۆخی ئەم ئاژەڵانە بکەیت و ئەگەر تۆ بە پێچەوانەوە مامەڵەت کرد بەڕاستی تۆ ئاژەڵ دۆست نیت ئەگەر لە حکومەتی ئەگەر لە میدیای ئەگەر لە کەرتی تایبەتی لە هەر شوێن و جێگەیەکەی تۆ دەبێت مافی ئاژەڵ پارێزی ڕەچاو بکەی و هەوڵ بدەی و کار بکەی بۆ پارێزگاریکردن لە مافیەوان ئەگەر نا بە پێچەوانەوە تۆ کەسێکی دژە مافی ئاژەڵانی هەتا تەنانەت ینی مافی ئاژەڵ تەنابەت لەوە خۆی نبینێتەوە لە ڕووی داکۆکی کردنەوە هەر بۆ خۆی خواردنی گۆشتی ئاژەڵ ینی کاتێک کە تۆ بەخۆت دەڵێ پارێزەر لە مافی ئاژەڵان یان چالاگوان لە مافی ئاژەڵان بەڵام تۆ گۆشتی ئاژەڵ دەخۆی گۆشتی مریشکێک دەخۆی گۆشتی باڵدارێک دەخۆی ناوی بەڕۆکی تۆ لە هەمان کاتە خۆت پێشێل دەکەی تۆ کەسێکی پاراکدۆکسی کەسێکی با بڵێن لە دینا منافقی کەسێکی ئەم شتە ینی دژیەکە بۆ ئەو کاتێک کە تۆ دەبی دەڵێ من ئاژەڵ دۆستم یان ئاژەڵ پارێزم دەبێت بە هەمومانایەک ئاژەڵ دۆستبی و ئاژەڵ پارێزیشبی لەو ڕوانگەی کە بۆ نمونە نابێت تۆ گۆشت بخۆی نابێت بەرهەمەکانیان بخۆی نابێت لە ڕووی جلوبەرگەوە بەکاری بێنیت و لە ڕووی پێداویستیەوە کاتێک کە تۆ ئەمانە دەکەی و دیتە سەر تەلەڤیزۆنیش قسە دەکەی دەڵێ من مافی ئاژەڵان واواوە ئەمە بەڕاستی لەگەڵ هاوکێشەکایەک ناگرێتەوە و شتێکی تەواو پێچەوانە. زۆر ڕاستە کاک سەروەر ئەو مەرجانە چین کە پێویستە لە ئاژەڵێکە هەبێ کە بتوانڕێ بەخێو بکرێواتە لە ڕووی تەندروستیشەوە و لە ڕووی مەترسیشەوە ئەو ئاژەڵانی کە لە لای ئێوەن ئەبەخشرێن بە خێزانێک چی مەرجێکی تایە؟ دیارە ئێمە ڕێکخراوێکی تایبەتمەندین بە پرسی ئاژەڵان و پسپۆڕی منیش لەم بوارە نییە بۆ من ئەمە جێهێڵم بۆ پزیشکێکی ڤێتەنەری و بۆ ڕێکخراوە ئاژەڵ پارێزە تایبەتمەندەکان. زۆر ڕاستە دەست خۆش بە ئێمە هیچمانەوە ئەگەر بەڕێستان لە کۆتاییدا پێشنیارێکتان هەبێ خۆت زۆر سپاس بۆیەوە من یەکەم پێشنیارمەوەی بۆ کەناڵەکەتان هیوادارم کە بتوانن بەرنمەیەکی تایبەت بە پەروەردەی ژینگەیتان هەبێ و بتوانن جێگەی بکەنەوە و لایانی دووەمەوەیە کە ئێمە هەمومان بەرپرسیارین بەرامبەر بۆ ژینگە و سروشتەی کەتیاین و هەر جۆرە دەستدرێژیەک بۆ ئاژەڵەکان بە جۆرێکی تر یا هەر جۆرە توندوتیژیەک بەرامبەر بە ئاژەڵ بەرامبەر بە سروشت دەستدرێژیە بۆ سەر ژیانی خۆمان دەستدرێژیە بۆ سەر نەوەکانی داهاتوومان بۆیە پێویستەکە ئێمە چۆن باو باپیرانمان بە ئامانەتەوە ئەم زەویان بۆ جێهێشتوین ئێمەش بە هەمان شێوە بە ئامانەتەوە ئەم زەویە بۆ نەوەکانی داهاتوومان جێبێڵین و ئێمە بەرپرسیارین بەرامبەر بە وەڵامدانەوەمان بۆ نەوەکانی داهاتوومان کە ئەم زەویان بە پاکی و بەڕێکی بۆ جێبێڵ. بەدڵنیایەوە دەست خۆش بێ زۆر سپاس بۆی بەشداربووی لە بەرنامەکەمانە ئەزیەتە کێشە دەست خۆش بۆ سەروەر قەرەداغی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان تەوەر یەکەمی بەرنامەکەمان لێرەیە کۆتایی هات پاژوچانێکی کورت و ئەگەڕێینەوە وڵاتان.
دووبارە سڵاوتان لێ ببینەران لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا باز لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانەکەین بۆ ئەمە بەستەژ میوانجاریشی لە حەمەنووریمان کردووە توێژەری کۆمەڵایەتی و ڕاهێنەر لە بواری جەندەر. بەخێربەی خاتوشیلان بۆ سۆدیۆ پەروەردەی. خاتوشیلان ئەمێ سەرتا لەوە دەست پێ بکەم ساڵانە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان ڕێک دەخرێ. پێت وایە ئامانجی خۆی پێکاوەتە ئێستا؟ بەڵێ مەسلەی توندوتیژی مەسلەیەکی جیهانیە لە تەواوی وڵاتاندا ئەم بابەتی توندوتیژی پیادە ئەکرێ، بەڵام لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر ئەگۆڕێت ڕێژەکەی و شێوازەکەی و چۆنێتی چارەسەرکردنەکانیش بەپی ئەو کەلتور و دابوونەریت و بۆچوونی کە لەو وڵاتەدا باوە و جۆری توندوتیژیەکەی کە لەوێدا پیادە ئەکرێ بەپی ئەو جۆرە ئەتوانێت ئیشی لەسەر بکرێ. بەڵێ ماوەی نزیکەی وا بۆ 20 ساڵ ئەچێت کە نەتەوە یەکگرتووەکان بڕیاریان ناوە کە 25 نۆڤەمبەر دەستنیشان کراوەکو بەرە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی 16 ڕۆژ لەو یادەدا وەکو هەڵمەتێکی بەرفراوان لە سەرانسەری وڵاتاندا ئەو وڵاتانی کە لە ئیتیفاقی پەکیندا بەشدار بوون و ئیمزایان لەسەر کردووە ئەبێت پابند بن بەو ڕێوشێنەوە کار و چالاکی ئەنجام بدرێن. بۆیە من ئەم پێشەکیم باس کرد لەبەرەوەی کە مەسلەی توندوتیژی ئەمە کارێکی هەندە ئاسان نییە لەبەرەوەی لە کەلتورەوە لە دابوونەریتەوە لە زهنیەت و پێگەیاندنی تاکی کۆمەلگایە بوونی هەیە، بۆیە ئەمە ناتوانانی تۆ لە ڕۆژێک ئیش بکەی بڵێ ئەمە نتوانم بەر بە توندوتیژی بگرم یاخود بەم 16 ڕۆژە بتوانیت کەمی بکەیتەوە، بەڵام بێگومان کاریگەری خۆی هەیە و نەتیجەکانیشی ئەبینین. ئەمڕۆ ئەوەی کە لە کوردستانە ئەکرێت جۆرەکانی توندوتیژی جیاوازە لەگەڵەوەی پێشووتر و تا ڕادێکی زۆر تاک هۆشیار بۆتەوە گەر هیچ نەبێ تاک ئەمڕۆ ئەوەندە هۆشیارە کە بزانێت چی مافی خۆیەتی و چی توندوتیژیە لەگەڵی بکرێ و بتوانێت دەنگ هەڵبگرێ لە ئاس ئەو ناڕەوایی و نایەکسانیانی کە لەگەڵیدا ئەکرێ هەر بە بەڵگا لە ماوەی 16 ڕۆژەدا توانرا بەپی هەڵمەت بەپی ڕێکخرا ئەو کارانی کە ڕێکخراوەکانی ژنان چالاکوانەکان میدیاکان هاوکاریان کرد بەر بە دوو هاوسەرگیری بگیرێ کە هاوسەرگیری مناڵە کە ئەچێتە بابی اقتصابی منداڵەوە دەستدرێژیکردن بۆ سەر منداڵ چکە تەمەنیان زۆر منداڵە و تەمەنی مناڵن هاوسەرگیریان پێکرێ، بەڵام لەگەڵەوەشا دام و دەستگاکان تا ڕادەیەک هاوکار بوون و توانرا بەر بە دوو هاوسەرگیریە بگیرێ. خاتوشیلان هەڵبژاردننی 25 نۆڤەمبەر بۆتە هۆکارێکی کاریگەر بۆ چارەسەرکردنی کێشەی ئافرەتان؟ خۆی مەسلەی 25 نۆڤەمبەر مێژوویەکی دوور و درێژی هەیە کە ئەگەڕێتەوە بۆ کوشتنی خوشکانی میراباڵ لە جمهوریەتی دۆمینیکان کە ڕافایل میخایل لەو کاتا کە بە فەرمانی دیکتاتۆری ئەو وەختە کوژران و ئەمانە بوونە ڕەمزێک بۆ قوربانیدان بۆ بەگژاچوونەوەی توندوتیژی و لە کۆنیشدا لە ئەمریکای لاتین و لە ئەمریکاشدا تا ڕادێکی زۆر داواکرا، بەڵام دواتر نەتەوە یەکگرتووەکان لە کۆنگری پەکیندا ئیقراری لەسەر کرد و بڕیاردرا کە ئەو ڕۆژە دابندرێ. بەڵێ ئەم ڕۆژە تەنها وەک ڕەمزێکە دەنا بۆ ساڵانە هەموو ڕێکخراوەکان و بەتایبەت ڕێکخراوەکانی سەربەرەتەوە یەکگرتووەکان ڕێکخراوە ئینتەرناشناڵەکان تارگێتی تایبەتیان هەیە بۆ ئیشکردن لەسەر بەرەنگاربوونەوەی توندوتیژی و بەرگرتن بە هۆکارەکانی توندوتیژی و کەمکردنەوە لە ڕێژەی توندوتیژی کە لە ڕێگەی ئەوانە ڕێکخراوە NGOکانی شکار ئەکەن و ساڵانە ئەم پرۆژانە بەردەوامە، بەڵام تەنها وەکو هەڵمەتێکی گشتگیر چتۆ لە هەموو ڕۆژێکی ساڵم ئیشاکەی، بەڵام 16 ڕۆژ هەموو دەستگای ئەعلامیەکان هەموو میدیاکان ئەوە تا بەڵگەشت تەلەڤیزیۆنی پەروەردەیی کە تەلەڤیزیۆنێکی پەروەردەیە، بەڵام یەکێ لە تەوەرەکانی تەرخانەکە بەو بابەتە وا ئەکات کە هەموو ڕووناکیەکان هەموو بۆچوونەکان هەموو تێڕوانینەکان بخرێتە سەر مەسلەی بەگژاچوونەوەی توندوتیژی و کەمکردنەوە و بەرگرتن بە توندوتیژیەکان. بۆی ئەم ڕۆژە ببێتە هۆکارێکی کاریگەر بۆ چارەسەرکردنی پرسی ئافرەتان. پشتیوانی کێی ئەوێ مەبەستم لە حکوومەت و پەرلەمان و پشتیوانی کێتری پێویستە؟ مەسلەی توندوتیژی مەسلەیەک نییە تەنها وابەستە بێت بە یەک کەسەوە، تەنها وابەستە بێ بە ژنەوە. یەکێ لە هۆکارەکان کە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە بە شێوەیەکی کاریگەر بتوانین کار بکەین لەسەر ئەمە ئەوەیە کە ئێمە حەڵقەی توندوتیژی بەس لە ژن خۆیان کۆبان کردوەوە کە بۆ خۆی ژن نییە. یەکێکی ترە کە توندوتیژی بەرامبەرەکە کەسی توندوتیژی کار کە زۆرینەیان لە ڕەگەزی نێرن یاخود هۆکارەکە ئەوەیە کە ڕەگەزەکەی مینێ واتە جەندەر بیس ڤایۆلەنسە واتە توندوتیژی لەسەر بنەمای ڕەگەزەکە لە بەرامبەر ژنێک یان کچێک ئەنجامەدرێ. بێبەشکردنیتی لە خوێندن بە زۆر بەشودانێتی بە زۆر دەرهێنانێتی لە کار واتە بە ئیکراه بە زۆر شتێکی پێ ئەکرێت کە خۆی ڕەزامەند نییە لەسەریکە کە خواست و ئیرادە و بۆچوونی خۆی تێدا نیە.
ئەمە تەنها پەیوەست نییە بەژنەوە بەڵکو کەسانێکن کە تونند و تیژی کارن لەگەڵیا و کۆمەلگایەکی شەیە کە بێدەنگە لەم کردەوە تونند و تیژەیە و دوجار حکوومەت و دەسەڵات و دادگاش هەیە کە تێیدا تا ڕادێک دوورە پەرێزن یاخود دەستەوستان ئەوەستن. ئێمە گەر باسی کوردستان بکەین وەکو یاساکان بەڵێ یاسامان هەیە، یاساکانمان زۆرن، بەڵام لەوێدا کێشەمان هەیە کە یاساکان جێبەجێ ناکرێ، ناڕواتە بابی جێبەجێکردنەوە. دوو بەڵگەی زۆر بچووک، یەکێک لەو بەڵگانە بە شودانی منداڵە کە بەپێی یاسای قانونی ئەحوالی شخصی عراقی کە تعدیل کرایەوە لە پەرلەمانی کوردستاندا ئەو یاسایە لە 7 ساڵ ئەکرێت، ئەویش ئەگەر بزانرێ بەرژەوەندیەکی معقول هەیە کە قەناعەت بە حاکم بکە بە دادوەر بکە کە پێویستە ئەو هاوسەرگیریە بکرێ گەر 7 ساڵە و بە وجودی تەرەفین هەردوو لە وەلی ئەمری هەردوو لە ئەم زەواجە ئەکرێ، بەڵام لە خوار 7 ساڵ و ڕێگە پێدراونیە، بەڵام بینیمان بە 13 ساڵ و 14 ساڵ و ئەبانە زەواجیان پێ ئەکرێ لە بری قەرز وەرەگیرێن یاخود زەواجێکی ترە لە دووری چاوی دادگاکان و بڵێ ئەوەی کە ئێستا هەیە ئەی لێرەدا کەواتە قانون وجودی چێ یاخود مەسلەی فرەژنی ئەڕوات لە محکمەی مووسڵ لە منتیقە جێناکۆ ناوچە جێناکۆکەکان لە کەرکووک ئەم هاوسەرگیری ئەکات چکە قانونێکی ترمان هەیە لە دەستوری عێراقیە تاکی عێراقی بۆی هەیە بەپێی هەر محکمەیەک یاخود بەپێی هەر شوێنێک ئەو هاوسەرگیری ئەنجام بە. بەڵام ئەی لێرەدا یاسایەکمان هەیە کە ڕێگری لە فرەژنیەکات بە مەرج نەبێ و مەرجەکانیشی 1 و 2 3 و 4 دیارە ڕێگریەکە لە هاوسەرگیری بە مناڵ. ئەی لێرەدا کەواتە بوونی ئەو یاسایە بۆ من چییە کە نەتوانێت سزای سەرپێچی کاران بات، کەواتە ئێمە لە یاساکاندا زۆرینەی یاساکان وجودی هەیە بەڵێبوونی هەیە بەڵام جێبەجێ ناکرێت، لە جێبەجێکردنا کێشەمان هەیە. جێبەجێ نەکردنەکە لەبەر قەناعەت نەبوونی محکمەیە لە خەلەلێکە لەوێ ئیدعای عام دەوری نییە یاخود ڕێگە نادرێت بە من و تۆ کە دەنگ بەرزکەینەوە کاتێک ئێمە ناحەقیکی وا ئەبینین داوا بەرزکەینەوە ناڕزایی بەرزکەینەوە بۆ ئیدعای عام داوا بکەین کە پاڵپشتی ئەو منداڵە بکرێ یاخود ڕێگیری بکرێ لەو تونند و تیژیەکە ئەکرێ یان دەستێوەردانی حیزب و لایەن و کەسەکان ئەوەی کە هێزی چەک و هێز و نفوزی سیاسی لە پشتە زۆرجار ئەمانەش هۆکارن بۆ جێبەجێنەکردنی یاساکان وەکو ئەوترێت یاسا بۆ هەژاران و بۆ بێپاکانە و زۆرجار ئەم یاسایانە جێبەجێ ناکرێ بەسەر تەواوی تاکەکانی کۆمەڵگەشتدا. زۆر ڕاستە. ڕخراوەکانی ژنان تا چەند ڕۆڵیان هەیە لە دژی پاراستنی ژنان؟ هیچ ڕۆڵێکیان هەبووە تا ئێستا؟ بە دڵنیاییەوە من ماوەی 20 ساڵە لە کوردستاندا چ لەگەڵ ڕێکخراوە ناوخۆیەکان چ لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەڕێکخراوی UN بە ڕێکخراوە ئینتەرناشناڵە کانی دەرەوەی هەرێمیش کارم کردووە. شایەتی ئەوە ئەم بوونی ئەو ڕێکخراوانە کاریگەریکی زۆری هەبووە، کاریگەریکی زۆری هەبووە لە داڵدەدان لە ڕێگریکردن لەو تونند و تیژیانی بەرامبەر بە ژنانەکرێ. ئەو شێڵتەرانی کە دانران ڕێگریکی زۆری کرد لە کوشتنی ژنان. ئەو ئامارانی کە ئێستا لە بەردەستا هەن ئەگەر بوونی ئەو ڕێکخراوانە یاخود ئەو چالاکانەی کە لەو بوارەدا کارەکەن یاخود ئەو کەسانی کە بە خەمی خۆیانی ئەزانن و ئیشی تیا ئەکەن بە هەردوو ڕەگەزەوە ئەگەر بوونی ئەوان نەبوایە ئێستا ئەو ئامارانە دەهێندە زیاتر ئەبوو، چونکە ئەوانە بوونە هۆکاری ئەوەی کە ڕێگری بکرێەوە ئەو قەزیانە بڕواتە ناو دادگاوە و خەڵک فێری ئەو ببێ کە لە ڕێگی یاسایی و چارەسەری کێشەکانی بکە. من لە سەرەتای 2000ەکانە ئەوەی ئەبینی لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان سڵح ئەکرا بە ژن، بەڵام بەهۆی بوونی ڕێکخراوەکانەوە ڕێگری کرا لەوانە. ناڵین ئێستا نییە، بەڵام لەوانەیە زۆر کەم بێ، نەگاتە بەرگووی من و تۆ، نەگاتە بەرگوی ڕێکخراوەکان، بەڵام تا ڕادەیەکی زۆر ڕێگریان کرد لە ئەوەی کە مامەڵە بە ژن بکرێ وەکو کاڵا یاخود ڕێگری بکەن لە کوشتنی زۆرێک لەو ژنانە و بوونی ئەو شێڵتەرانە کە لە 1970ەوە لە هەرێمی کوردستان لە سلێمانی بۆ یەکەمین شوێن کە تێیدا دانرا بەڵێ ڕێگریکی زۆریان هەبوو بوونی ڕێکخراوەکان نەبووایە دەیان هێندە زیاتر ئێستا و ئامارانە زۆرترە بوون. لە سنووری پارێزگای سلێمانیا چەند شێڵتەر هەیە و شێڵتەرانە لەلایەن کێوە پشتگیری ئەکرێن؟ شێڵتەرەکان لە کاتی خۆیدا لە 1990 بوو ئەنجومەنی هاوبەش هەبوو کە هەموو ڕێکخراوەکان تێیدا شێڵتەرێکە بوو، بەڵام دیارە لە بەروی سەرەتایەک بوون نەتوانراوەکو تموحێکی باش بەردەوام بێت. دواتر شێڵتەری ئارام کە سەر بە یەکێتی ژنانی کوردستان بوو لەلایەن بەڕێز جەلال تاڵەبانی خوالی خۆش بێ ئەو کاتە ئەو سەرپەرشتیە کردو بە فەرمانی ئەو وەکو یەکەمین پاڵپشتیکار بۆ قەزەی ژنان
ئەو شێڵتەرە دامەزرا لە سلێمانی و هەتا ئێستا ژلانی ئارام هەر بەردەوامە کە سەربەیەکێتی ژنانە و لەم چەند ساڵی پێشوودا بە هەوڵی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە نێوانی شیاندا ڕێکخراوی UN و ڕێکخراوە ئینتەرناشناڵەکان بەڕاستی ئەمەیان بە ئەرکی حکوومەت بینی چونکە وەکو ڕێکخراوەکان زۆر ڕوبەڕووی هەڕەشەی کوشتن ئەبووینەوە لە وڵاتی ئێمەشدا ئێمە ئەزانین کە گروپی چەکداری و لێرە و لەوێ خاوەن نفوزی سیاسی دەسەڵاتیان هەیە ئەمە زۆر کێشە بوو بۆ ئەو ژنانی کە لە مەجای پرۆتێکشنە لە مەجای پارێزگاریکردنا ئیشەکەن بۆیە بەڕاستی ئەمە ئەرکی حکوومەتە ئەم ئەرکە بگرێتە ئەستۆی خۆی و حکوومەت ئەبێ پارێزگاری لێ بکە و حکوومەت ئەبێ بە یاسا مافەکانیان بپارێزێت و مافیان بۆ بجێڕێتەوە بۆیە لەم چەند ساڵی دوایشدا بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و لەگەڵیشتە ئامار کە دروست کرا لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان حتا بە ناوچەی خانەقین و کەلاریشەوە کە چەندین نووسینگە هەیە و ئەمانە شێڵتەری هەیە لە سلێمانی لە هەولێر شێڵتەریان هەیە و ئەوانیش بە هەمان شێوە کاری پارێزگاریکردن ئەکەن و کەیسەکان ئەڕواتە لای ئەوان کە باشترە ڕۆڵەکە ئەوان بیگێڕن وەکو دەستگایەکی حکومی چونکە زەحمەتە بۆ ڕێکخراوێک بە بودجەیەکی کەم و بە توانایەکی نفوزێکی کەمەوە بتوانێت پارێزگاری لە 20 ژنکا کە جاری وا هەبووە نزیک بۆتەوە لەو ژمارانە تاوان پێشتر ڕێکخراوی ئاسوودەش هەی بوو منەمەوێ ئاماژە بەوە بکەم ڕێکخراوی ئاسوودەش بە هەمان شێوە شێڵتەرەی هەبوو ئەگەر چی هێرش کرایە سەریانویەک لە کەیسەکان بریندارکرا لەوێژدا و ڕێکخراوی ڕاگەیاندن و ڕووناکبیری ژنان ئەوانش بە هەمان شێوە هەیان بوو بەڵام بەهۆی هێرشکردنی کەسانێکەوە بۆ سەر ئەو ڕێکخراوانە و دەستدرێژیکردنە سەر کەیسەکان و یاخود بریندارکردنی چەند کەسێک لەوێدا ناچار بووین کە بیر لەوە بکرێتەوە ئەبێ حکوومەت بەڕاستی ئەو ئەرکە بگرێت ئەستۆ ئەرکی حکوومەتە و ڕێکخراوە بێ کار ئاسانی بک بۆ گەڕانەوەی کەیسەکان بۆ ناو شوێنی خۆیان یاخود پێداویستیەکانی تریان لە ڕووی دەرونی کۆمەڵایەتیەوە بۆ جێبەجێ بکە بۆیە ئێستا حکوومەت لە زۆرە لە ناوچەکاندا ئەو شێڵتەرانی هەیە ئەگەر چی بێکەم و کوڕینین لە ئاستی تموحی ئێمەدانە بەڵام بوونیان باشترە لە نەبوونیان و بوونیان هۆکارێکە بۆ کەمکردنەوەی توندوتیژیەکان بەدڵنیایەوە خات و شیلان هۆکار چیە کە ئافرەت لە کۆمەڵگەی ئێمەدا ینی زۆربەی کات بە پلە دوو سەیری ئەکرێ بە چاوێکی کەمەوە سیر ئەکرێ هۆکاری ئەمە ئەگەڕێنیتەوە بۆچی پلە دوو سیرکردنی ژنان تەنها وابەستەنیە بە ئێمەوە بە زۆرێک لە وڵاتان تەنانەت لە وڵاتانی ئەوروپیشدا بەڵام وەکوتم بە پێی کەلتور بە پێی ئەو قۆناغا بێژووی کە بڕیوێتی گۆڕانکاری هەیە لە جۆری توندوتیژیەکەیە ژنان لە وڵاتانی ئەوروپادا پلەدون لەگەڵ پیاواندا لە بواری ئابووریدا کاتێک کە ژنێک و پیاوێک هەمان بڕوانامە هەمان تەحسیلی شەهادیان هەیە و هەمان کارەکەن هەمان سەعاتەکانی کارکردنیان هەیە بەڵام ژنان لە 169 پیاوان وەرەگرن لە هەندێک لە وڵاتە ئەوروپیەکاندا لایەزال بەم شێوەیە لە وڵاتی خۆماندا بە پێچەوانەوە لەم بوارەدا لە بواری کارکردندا کە لە حکوومەت یاخود لە پرایڤەت سێکتەر لە سێکتەرە تایبەتەکانیشدا کار ئەەکەی هەمان موچەت هەیە هیچ جیاوازیەکمان نییە بەڵام لە بوارەکانی ترا ئێمە کێشەمان هەیە وەکو بەشداریکردنی ژنان لە سیاسەتدا ئەگەر چی وەکو یاسا وەکو بانگەشا بەڵێ ڕێپێدراوە بەڵام زەمینە خۆشی بۆ ناکرێت فراهەم کرا فرا ئەو شتانی پێویستەکە بۆ ژنان فراهەم بێ بۆی کە بگاتە ئەو سێکتەرانە بۆی بەردەستنیە حکوومەت ڕۆڵ مابینە لەوەیە بچووکترین و سەرەتایی ترین مافی ژنان دابینکردنی دایەنگە و باخچەی ساوایانە بە پێی ژمارەی دانیشتوان بۆ ئەوەی کە ژنان بتوانن بەشداری بکەن لە سێکتەری ئابووری لە سێکتەری سیاسی و لە سێکتەرەکانی تریشدا یەکەمین شت ئەوەیە بێ مناڵەکەی تەمینکە بەڵام بەداخەوە ئێمە بچووکترین و سەرەتایی ترین مافی ژنان و منداڵانە کە نییە بۆیە ئێمە لە زۆر بواردا لێرە ئەو جیاکاری هەیە ئەمە ژەگەڕێتەوە بۆ یەکەم هەڵقوڵاوی ئەو کەلتور و دابوونەریتەیە کە لە کۆندا هاتووە و میدیا بەداخەوە ڕۆڵێکی سلبی هەبووە لەمەیە میدیا زیاتر هاتووە ڕۆڵە سلبیەکانی زەق کردوتەوە و دووبارەی کردوتەوە ئەوەی کە لە نەزەریاتی جەندەریا پێوترێت بەرهەمهێنانەوەی کەلتوری توندوتیژی
کە دووبارە بەرهەمی ئێنێتەوە لە ڕێگەی گۆرانی تەمسیلی بەداخەوە فلیمە کۆمیدیانی کە ڕۆژانە خەڵکی پێوە مەشغوڵەکرێ یاخود ئەو حەلەقاتانی کە دا ئەبەزێ ئەمە ماسجێکە گەر مناڵەکەی من لە ماڵی منیشدا لەسەر بنەمای جیاکاری ڕەگەزی پەروەردە نەبێت بەڵام کاتێکە سەیری میدیاکانەکات ئەوە ئەبینێ و ئەو کۆمەڵگایش پەروەردەی دەستی ئەو سێکتەرەکان کە دەستیان هەیە لە پرۆسەی پێگەیاندنی تاکدا تەنشی ئیجتیماعی تاکدا ئەمانە کۆمەڵێک کەس بەرهەمەهێنن دوجار هەموو ئەوەی کە ئێمە شەمانە لە خێزانەکەی ئەڕواتەوە ناو ئەوان تێکەڵ بەوانە بێ بۆیە دین و بەشێکی ترکە ئاینە ئاین ئەکرێت بە بێ بەهانەیەک ئاین بۆ خۆی ئەتوانین بڵین چندێک کە ڕخنەی لێ ئەگیری لە بواری تونند و تیژیشدا بە هەمان شێوە بەدەیان ئەوەندەشتەوەتوانی بابەتی یەکسانی یاخود لە خزمەتی مەسلەی بە بەرزڕاگرتنی ژندا تایدا بدۆزیتەوە بەڵام لەبەرەوەی پیاو باڵادەستن لە ناو هەموو ئاینەکاندا پیاو ئەوانە هەڵبژێرێکە لە ساڵح و بەرژەوەندی خۆیەتی واتە ماسکولینیتی پیاو زاڵە بەسەر دەستگاکانی ڕاگەیاندن بەسەر هەرەمی ئاینیدا و بەسەر هەموو سێکتەرەکانی حکوومەتدا هەر لە زانکۆکان و دەوائیرەکانەوە تۆ بڕۆ سەیری بکە هەتا گاتە پەرلەمان و تا حیزبەکان هەمووی ماسکولینیتی پیاوە بوونی ژن بوونێکی هامشیە بوونێکی لە خوارەوەی هەرەمەکاندا بوونیان هەیە ساحێبی قەرارنی و ڕێگەشان پێنادرێ و کاتێک کە ژنێکی ژەڕاتە پێشەوە ئەوەندەی چاڵ و ڕێگری بۆ دروست ئەکرێ هەر بنمونە لە کاتی حملاتی انتخابیە ئەبینین لە کاتی هەڵبژارنەکانە ئەو ژنانی کە ئەڕۆنە پێشەوە بووی کە بەشداری لە هەڵبژارنەکان و لە بردنەوەی کورسەکاندا بکەن چەندێک ڕێگریان بۆ دروستەکرێ کە مینشت لە ڕووی ئەخلاقی و لە بەرەوەی ئێمە کۆمەڵگەیەکی کللتوری سونەتین و مەسلەی شەرف و مەسلەی ئەوانم بە زۆر بە خراپی و زۆر بە ناشرینی لە لای ئێمە ڕۆچۆتە زەهنیەتی تاکەوە بۆ یەکسەر دەسەبەن بۆ ئەو شوێنانە پەلاماری ژنانیان و شتی ناشتینیان بۆ دروستە کار گەیشتۆتەوەی کە ڤیددیوی ساختە و فۆتۆشۆپ و ئەمانە بەکار ئەهێنرێ بۆ ناشتینکردن بۆی کەوا لە ژنان بکرێ بێزار بن بچنە دواوە لە بە تاریخی عێراق نەمان بۆ ژنێک سەرۆکی حیزب بێ بە تاریخی عێراق نەمان بۆ ژنێک سەرۆک وەزیران بێ ژنێک سەرۆکایەتی حکوومەت بکە خۆشبەختانە بۆ یەکەمین جار یەکەمین سەرۆکی پەرلەمان کە ژنە و من قسە ناکەم لەسەر ئەداەکەی ئەویان بەجێ هێڵم بەڵام من قسە لەسەر بوونی ڕەگەزەکە ئەەکەم ئەگەر ڕەگەزێک لێبێدا ژنە من قسە لەسەر ئەدایی جەنابیان ناکەم باشە خراپە کە بۆ خۆی ئەبواە باش وایە ئەوە بقۆزێتەوە کە وەکو ژنێک لەوێدا وجودیان هەیە بۆی کە ببێتە ڕێخۆشکەر و چاوی خەڵک ڕابێنێ لەسەر ئەدائێکی جوانی ژنانە لە پۆستێکدا و یەکەمین سەرۆکی زانکۆ کە خاتوم هاباتە لە هەڵەبجا ئەمە بوو یەکەمین جارە لە تاریخی کوردستانیش و عێراقیشدا من تەبە ناکەم لە داهاتوە ببینیم بێگومانەمانە گۆڕانکاری نەمانە بەرهەمی کارکردن و قسەکردنی چالاکوان و ڕێکخراوەکانە لەم چەند ساڵەیە بەڵام ئەمە شتێک نییە بتانی بڵێ من ئەم ساڵ لە 150 کەمەکەمەوە نەخێروک وایە بیرێک بە دەرزی هەڵکەنی ئەوەندە زەحمەتە گۆڕینی کەلتور بۆ دەستکاریکردنی ئەو ناشرینیانە بۆیە کاری زۆرەوێت ئەبێت پشوو درێژ بین. خاتوشیلان نەبوونی یاسایەکی ڕاست و دروست یاخود بوونی چەکی مۆڵەت پێنەدراو تا چەند ئەبێتە هۆی ئەوەی کە توندوتیژی بەرامبەر ژنان زیا بکرێ تەکید نەک تەنها بەرامبەر بە ژنان بەڵکو بۆتە هۆی زیادکردنی توندوتیژی لە تەواوی هەریمی کوردستان و عێراقیشدا لە بەرەوەی کەچەک بە شێوەیەکی ڕەهایی بەردەستە چ جۆرە چەکێکت بێ لە بازاردا دەست دەکەوێت لە سوکترین چەکەوت تاگاتە قورسترین چەکەکان بەکارەهێنرێ زۆرینەی ماڵەکان بێچەکنین ئەمەش لە نەبوونی متمانە بە دەوڵەت و بە یاسا و بە دەستگا فەرمیەکانی دەوڵەتەوە وای کردووە کە تاک پەنابەرێتە بەرچەک بۆ پارێزگاریکردن لە خۆی بۆ ئەوەی کە مافی خۆی بپارێزێ و زۆر جار بەهۆی بەهۆکاری ئەو قەیرانانەی کە بوونی هەیە و ئینسانیش دوجار کائینێکی ئیجتیماعیە قابلی ئەوەیە کە عەسەبیە بێ لە کاتی بچووکترین هەڵەشەی و عەسەبیە تا بینی لەسەر جادە لەسەر شەقامێک بەهۆی هۆڕین لیانێکەوە دەسەبا بۆ داشبڵی سیارەکەی و سیلاحەکە دەرەکات تەقەی پێکە چونکە لەو لە حزە عەسەبیەتە ئەوەندە هۆشی لای خۆیەتی بۆیە کاتێک کە چەک فراهەم بێ مناڵ دەستی پێگات هەموو کەسێک دەستی پێگا و هەموو کەسێک پەنای بۆ بە بۆ ئێمە دەمێکە هاواری ئەوەمانە و داوامان ئەوە لە دەسەڵات کردووە کە ئەو چەکانە کۆ بکرێتەوە جاهر بە هەر وەسیلەیە کۆگرێتەوە لە ماوەی پێشوا بینیم بەڕێوبەری پۆلیسی سلێمانیش ئاماژەی بەوەیە کە داوای ئەویان کردو و پلانی خۆیان هەبوو بۆ کۆکردەوەی چەک بەڵام بۆ دەسەڵات نایکا من بەڕاستی ئەمە جێگەی گومانە و جێگەی پرسیارە چکەگەر کۆکردنەوەی ئەو چاکانە و ڕێگەنەدان بە هەڵگرتنی چەک لەلایەن هەموو تاکێکەوە تەنانەت ئەو کەسانشی کە لە پۆلیس و پێشمەرگەشدان بۆیان نەبێت چەکەکان لەگەڵ خۆیان بێن
بهێنە ماڵەوە ئەمانە هۆکارێکی زۆرن بۆ کەمکردنەوەی کوشتن و بۆ کەمکردنەوەی تونند و تیژەکان لە تەواوی کۆمەڵگەدا. تا چەند پشبستنی ئافرەت بە ڕێگەزی بەرامبەری و سیقە نەبوون بەخۆی وایە ئەکات کە ئەم ئافرەتە بە تەواتی ڕۆڵی خۆی نەبینێت. 100% وایە ژنانە بێ متمانەیان بەخۆی بێ کاتێک کە ژنان سیقەیان بە خۆیان نییە و هەموو کاتێک کلیلی خۆشببختی خۆیان لە گیرفانی کەسێکادا ئەنێن خۆشببختی خۆیان لە کەسێکی تردا ئەبینەوە خۆی هەوڵ نایە خۆی ئیفلیجە بێ. یەکەمین ئیفلیجکردنی ژنان لەوێوەیە کاتێک کە تۆ لە تەبنێکی مناڵدا زەواجی پێگەی وکوایە ئیفلیجی کەیت قاچی بشکێنی دەستەکانی لێکەیتەوە مەجای ئەوەی نەیت بەس ئەوەیە ئەژی دەناتوانە هیچ شتێکی تری نامێنێ. بۆیە چەکی خوێندنی ژن ئەوەیە یەکەمین شت متمانەی بەخۆی بە خوێندن تەواوکە و هەوڵ بە لە هەمووی گرنگتر سربەخۆی ئابووری ژنە. سربەخۆی ئابووری ژن هۆکارێکی زۆر زۆر سەرەکیە بۆ ئەوەی کە ژنان لە سەرپی خۆیان بۆستن و چیتر قبوڵی تونند و تیژی نەکەن. ئەوەی لە ئەوروپادا هەیە کە ئێستا ژنان ئەوەندە بێمنەتانە لە بەرامبەر تونند و تیژەکانی پیاواندا ئەوەستنەوە باکیان بەوەنێ دادگایەک هەیە و یاسایەک هەیە پارێزگاری لێ ئەکا بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە ئەساسیە بۆ ئەو دەوڵەتێک هەیە کە پشگیریەکە حکوومەتێک هەیە کە ژیانی دابینەکە کاتێک کە ژن و پیاوێک لە ماڵێکدا جێ ئەبنەوە یەکەمین کەس ژن و مناڵەکە شوێنی بۆ دابینەکرێت و جێگەی بۆ حازرەکرێت نەک بۆ پیاوەکە ئەگەر لای ئێمە ژوابێ من گرنتی ئەوە ئەهێم دڵنیایی ئەم لەبەروی خێزانەکانی ئێمە بە ناچاری ماونەتەوە ئێمە تەلاقی سپیمان هەیە لە زۆرێک لە خێزانەکاندا تەلاقی سپی ئەوەی کە ژن و پیاوێک ماونەتەوە لە ژێر سەقفێکا و کۆمەڵێ مناڵیان هەیە لە سەرسی سەبێک ئەخەون و لەسەر سفرەیەک نانەخۆن پێکەوە بەڵام ژن و مێر نین بە واتای کەلیمە واتای گونجاندن نییە بەڵام لەبەرەوەی کە ژنەکە شوێنی نییە بڕوات و داراییکی نییە پێی بژی و کە سوکار قبولی ناکاتەوە زۆرینی خێزانەکانی ئێمە قبولی ژن ناکەنەوە بە تەلاق دراوی بێتەوە ئەگەر خۆشی قبول کاتەوە مناڵەکانی قبول ناکاتەوە بۆیە ژن لە ترسی بناڵەکانی و لە ترسی نەبوونی شوێن و ڕێگایەک ناچارە و تونند و تیژیانە قبولەکات و تایە ئەمێنێتەوە حتا زۆر جارەگاتە بنبەست بەداخەوە کە هەندێکیان کۆتایی بە ژیانیانە هێنن زۆرێک لەو کەیسانەکە من دواندوو من لەبەرەوەی کە گەیشتۆتە حاڵەتێک ئیتر هیچ ئەمەلێکی نەبووە و هیچ شوێنێک نییە کە بە شوێنێکی دابنێکە پارێزگاری لێ بکە هیچ ڕووناکاییەک نبینێ بۆ یەگاتە ئەو حاڵەتانە بۆیە متمانەبوونی ژنان بە خۆیان و سربەخۆبوونی ئابووری ژنان یەکێکە لە هەرە کۆڵەکە سەرەکیەکان بۆ یەکسانی دروستبوون لە لەبێنی ژن و پیاوە و چۆن ژن ئەتوانێت سربەخۆی ئابووری هەبێ کاتێک کە خوێندنی خۆی تەواوکە کاتێک کە کاری خۆی بکە کاتێک کە مزاوەلەی بیاخود ئیشێک بکات کە بتوانێت خۆی پێ بژێنێ بەداخەوە زۆرێک لە ژنانی ئێمە لە داوائیرەکاندا کارەکەن لە سەدا ئەتوانم بڵێم زیاتر لە نیوە لە 50-60 هەفتای لە ژنان پێگەین لە ناودام و دەستگاک حکوومیەکاندا بەڵام دواتر داهاتەکە ڕاتەوە لای پیاو سەرفی ئەکا بە حکمی ماسکیلونیتی پیاوەتی خۆی ئەوەی کە لە ناو قەوسێکە لە کۆمەلگایە پێوترێ پیاوبوون واتە دەنگبەرزبوون واتە دواوشە بۆ ئەو بێ دوا قسە لای ئەوە بڕیار لای ئەوە هێز لای ئەوە و ئەبێ دارایش لە لای ئەو بێ بەڵام ژنان ئەبێ ترچی تر ڕێگەی ئەوە نەیەن و خۆیان ئیدارەی ژیانی خۆیان و داهاتی خۆیان بکەن بۆ ئەوەی کە بتوانن وەکو تاکێک یەکسان لەگەڵ پیاواندا بوەستن ئەمە مانای ئەوە نییە کە ژنان پیاوان بەڕوخێنن بەڵکو هەموو کاتێکە باس ئازادی ژنان و یەکسانی ژنان و پیاوانەکەین یەکسانی لە کارکردن یەکسانی لە موچە یەکسانی لە هەلەکان ئەپۆرچنیتی ئەوە ئەوهلانی کەیتە پێش بۆ پیاوێکە بێ بۆ ژنیش بە هەمان شێوە بێ و ژنان بۆ خۆیان ئیداری ژیانی خۆیان بکەن و دنیان هەبێ و قسەیان هەبێ و ڕایان وەربگیرێ نەک تەهمیش بکرێن بڕیاری ئەوڵ و ئەخیر لای پیاوەکان بێ لە خێزاندا لەم بارەدا ئێماتوانین بڵین تا ڕادەیەک توانیوێتی ژنان هەنگاوێک بڕواتە پێشەوە بەڵام بداخەوە تا ئێستا ئەمانە لە ئاستی تاکدا ماوەتەوە تاکێک هەیە لێرە ئەیکا لەوێ هەیە لەو خێزانەدا بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو ژنان نەخێر لە 120 ژنانی ژنیان توانیوە بگەن ئەو ئاستە و ئەمەش هۆکارە بۆ دواکەوتنی کۆمەلگا و هۆکارە بۆی کە قەتیسمانی ئەم کێشەی تونند و تیژێ تا ئێستا ماڵین کێشەی تونند و تیژی ژنان بەڵام خۆی ڕاسترە بڵێن کێشەی تونند و تیژی کۆمەلگا چونکە ئەمە تەنهاوەکو وتم وابەستەنیە بە ژنەوە کاتێک کە ژنێک ئازادە بێ کاتێک کە ژنێک هۆشیارە ژنێک وریایە ژنێک ئەتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ ژنێک بەهێزە ژنێک متمانەی بەخۆیەتی منداڵیش
کە پەروەردە ئەکا منداڵەکانی لەسەر بنەمای ئەو متمانە بەخۆبوون و ئەو بەهێزی و ئەو بەتوانایە پەروەرداکە دواتر ئەو مناڵانە ژێنەوە ناو کۆمەلگا خێزانی تر پێکەێنن کەواتە کاتێککە ژن هۆشیارە و ژن بەتوانایە و ژن کۆی لە نییە کۆمەلگاش ئازادە بێ بەڵام کاتێککە تۆ ژنت کۆی لە کرد تاچی کۆی لەش بەرهەمهێنێ ژنێک کە لە لاوازی و بێهێزی و کۆی لە بوون و پلە دوی خۆیەوە مناڵێک پەروەردەکە ناتوانێت کۆیلەیەک کەسێکی ئازاد بەرهەم بهێنێ بۆیە ئەبێت هەموو کۆمەلگا ئەمە وا ببینین ئەمە تەنها کێشەی ژن نییە بەڵکو ئەمە کێشەی منداڵە کێشەی پیاوە دواتر ئەمە کێشەی کۆمەلگەیە کاتێکە ئێمە بە کێشەی کۆمەلگەمان بینی واجبی هەمومانە هەموو تاکێکی کۆمەلگا لە هەر ڕنگێک و لە هەر تەمەنێک و لە هەر ڕەگەزێک بین لە هەر شوێنێکا بین چیمان پێ بکرێ بیکەین بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی و هیچ کاتێ بێدەنگی هەڵنەبژێرین بڵین ئەمە پەیوەندی بە منەوە نیە ئەوە ماڵە دراوسێکەمە ئەوە لە شارێکی ترە ئەوە لە فلانە شوێنە پەیوەندی بە منەوە نیە لە بەرەوەی بێدەنگبوونی ئێمە شەرعیەتدانە بە دووبارە بوونەوەی ئەو تونند و تیژیانە بۆیە هەموو کات دەبێ ئێمە دەنگ هەڵبڕین و نەترسین لە ئاست ئەو تونند و تیژیانەیە هەموو پێکەوە دەنگ هەڵبڕینەمە تەنها لەسەر ئەرکی ژنی ژنیە ئەوەندەی ئەرکی ژنە دوو هێندەش ئەرکی پیاوە و ئاماژەمان پێ دەست خۆش بێ خات و شیلان ئێمە هیچمان نەماوەگە بەڕێستان لە کۆتایە وتەیەکتان هەبێ هیوادارم بتوانین وەک هەموو ساڵەکانی تر چالاکی باشتر ئەنجام بدرێ و بتوانین تاکی کۆمەلگا بهێنینەوە بەو ئاڕاستەی کە ئیتر تونند و تیژی ببێتە شەرم ببێتە عیبە کەلتوریی ناشرین سیر بکرێ پیاوبوون مانای ئەوە نیە کە تۆ دەنگت بەرز بێ و نەڕەت هەبێت و لێدانت هەبێ و دەست بەرزکەیتەوە پیاوبوون مانای ئەوەیە کە بتوانێت خێزانێکی ئارام و تەندروست پەروەردە بکەی منداڵێک پەروەردە بکەی وە ژنێک لەگەڵ تابێکە بە نیوەی خۆتی بزانی نەک بە کەمتر لە خۆت سەیری بکەیت بەدڵنیایوە دەست خۆش بێ زۆر سپاس بۆی کە بەژاربووی لە بەرنامەکەماندا ئەزیێتە کێشە دەست خۆش بۆ شیلان حەمەنووری توێژەری کۆمەڵایەتی و ڕاهێنەر لە بواری جەندەر بەرنامەی ئەمڕۆمان لێرە کۆتایی هات تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ